ئێستەمە لە کۆتایی مانگی 11 تاکو ئێستا مامۆستایانی خوێندنی کوردی تەنها 4 موچەیان وەرگرتووە بە لێبڕینەوە بە پێچەوانەوە ئەبینین مامۆستایانی خوێندنی عەرەبی و خوێندنی تورکمانی و سریانی موچەی مانگی 11 شیان وەرگرتووە یعنی ئەمە بەراوردێکە قەت بەراورد ناکرێت لە یەک ئاستانیە من نازانم کاتێ مامۆستا خۆی لە خەم نەڕەخسا بێ خۆی ژیانی کامڵ نەبێ و هەموو پێداویستەکانی دابی نەبێ کە ئەچێتە ناوپۆلەوە چ پەیامێکی پێ ئەتوانێت چ پەیامێ بگەینێ و چ سوودێک بگەینێ بۆ خۆتان دەزانن مامۆستایان بارودۆخی زۆر خراپی دارایی ئەژێن بۆیە ئیمڕۆ وەک یەکەم ڕۆژی خوێندن ئێمە بەسەر جە مامۆستایانی کەرکووک بڕیارماندا کە یەکەم ڕۆژ وەکو بایکۆت لە هەموو قوتابخانەکانی شاری کەرکووکە ئەمەش ئاماژەیە بێت چی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و چی حکوومەتی بەغدا ئێمە لە ئێستاەوە لە ئەمڕۆوە بەس تەنها ئەمڕۆ بایکۆتە بۆ ماوەی 10 ڕۆژ چاوەڕوانی وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا ئەکەین بۆ چارەسەرکردنی کێشەی مامۆستان لەگەڵ دەستپێکی دەوامی خوێندن لە شاری کەرکووک ئێمە هاتوۆتینە سەرجادا داوای مافی خۆمانەکەین ئێمە لە ساڵێکە تا ئێستاکانە 4 موچە دراوە ناکرێت مامۆستا لە ساڵێکە 4 موچە وەربگرێت مامۆستا هەیە پەیوەندی پێمەوە کورارێ مامۆستا پارەی پاسەکەم نییە بگەمە قوتابخانە پێداویستەکان دابین نەکراوە بۆ نمونە ئەبێ خوێندکار خۆی کەمامە بێنێ دەبێت ئەو مادە پاکەرەوەکان ئێمە ئیدارە خۆی دابینی بکە ئەمە گەورەترین کێشەیە بۆ ئەم دۆخەی ئێستا کە لەسەر ئاستی جیهان و ئێمەش تاکێکین لەو جیهانە کە بەرەو ڕووی ئەو کێشەیە بینەوە.